ئەمڕۆ دامەزراوەی کەریمە عەلەکە دیداری عەلامە و نووسەر و مامۆستایانی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیسمان بەڕێوە بێت. ئەڵبەتە ئامانج لەم دیدارە گەڕانەوەی بۆ ناو هەم بەرهەمە ئاینیەکانی مامۆستا هەم بەرهەمە ئەدەبیەکانی، چونکە مامۆستا لە لایەکەوە سەیری کەی جێدەستی خۆی لە ناو بواری ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و زانستی ئێمە بەجێهێشتووە. لەم دیدارەیە کە لە ڕێگەی نۆ توێژەرەوە هەوڵمانداوە لە سێ پانێڵە گفتوگۆ دەربارەی بەرهەمە ملایەنەکانی مامۆستا بکەین و ئامانج لە ئەم ڕێخستنی ئەم کۆنفرانسەش لە ڕاستیە هەم زیندوکردنەوەی ناوی مامۆستا هەم گەڕانەوە بۆ ناو بەرهەمەکانی و هەم ئەو حەقیقەتانە ژاشکراکەین کە بە درێژایی مێژووە میلەتە بە ناوی ئاینەوە فڕکراوە، بەڵام ئێمە کەسایەتێکی گەورەی ئاینی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیسمانەیە بۆ ئەوەی کە بەداگیرکەران و دوژمنانی کورد بڵێن ئێوە ناتواننەوە مافە لە ئێمە بسەنەوە کە ئێمە گەلێکی موسڵمانین واوە تا کەسایەتی وا گەورەمانەیە. ئەمە ئامانجی یەکەم. ئامانجی دووەمیشمانەوەیە کە لە ڕاستیە ئێوە زانن ئێستا لە ناو هەرێمی کوردستان کۆمەڵی ڕەوتی جیاجیای ئاینی دروست بوون و ئەم ڕەوتانە پێیان وایە ئاینی ئیسلام بەدەرە لە گەڕانەوە بۆ ناو شعر و ئەدەبیات و ئەوە، بەڵام کاتێک کە هاوڕێنەوە کەسایەتێکی گرنگی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس نەک خۆی شاعیر بۆ شعری نووسیوە، بەڵکو لێکدانەوە و ڕاوە و شیکاری بۆ شاعیرانی کلاسیکی ئەمە کردووە، لەوانە مەولەوی و نالی و فەقی قادری ئەمەوەندی و زۆرێک لەوانی تر. لەبەرەوە ئەمە ئامانجمانە ئەم دوو پرسیارە ئەمڕۆ بۆ ڕوژێن و ئەم دوو پرسیارە بخەینە ڕوو و ئیشەکانی داهاتووشمان ئێمە لە ڕاستیە کۆمەڵی کاری کەمان هەیە لە داهاتووە کە چۆن لە پێشتر لەسەر سۆهرەوەردی و محەممەدی شارەزووری دوو لە زانا و عارف و فەیلسوفەکانی ئیشراق ئێمە کارمان کرد لە داهاتووشە بەنیازین دیدارێکی نێودەوڵەتی گەورە لەسەر سەرکردە و پاڵەوانی ئەفسانەی ئێمە سەلاحەدینی ئەیوبی بکەین کاویش لێ ئامانجمان دەرخستنی دیسان دوو بوارە. یەکەم بە هەموو داگیرکەرانی کەیانەوێ ئێمە قڕکەن لە ناومان بەرن بڵین ئێمە جێدەستمان هەیە لە سەرخستنی ئیسلاما کەسایەتێکی وەکو سەلاحەدین شاهیدی ئەو ڕاستیە. و دووەمیش ئەوە بسەلمێنین کە ئێمە وەکو کورد گەلێکی دێرینی لەم ناوچەیە ڕۆڵمانە بۆ حکومداریمانە بۆ وە جێدەستمان بە ناوچەکەەوە دیارە. بناوی خوای بەخشندە و میهرەبان، دروست سڵاوەستە گیانی پاکی سەردار بن حەزرەتی ڕەسوول الله، زانایان و خواناسان و هاوڵانی پێغەمبەری خوا بەگشتی. لە ڕاستیە بەشداربوون لەم جۆرە مناسەبە و کۆنفرانسانەی یا ئەم کۆنگرانەی کاکرێن لەسەر زانایانمان یەکێکە لە هەنگاوە باشەکان بۆ ناساندنی ئەرک و هەروەها کار و هەروەها پیشە و بەرهەمی ئەو زانا بەڕێزانەمان. ئەمەکو میلەتی کورد بەڕاستی قەرزاری حوجرە و قەرزاری مامۆستایانی ئاینین، چونکە مێژووی ئێمە و مێژووی میلەتی کورد ئەگەر سەرنجی بێن و گەشە دراسی بکەین ئەوەی کە پێی ناسراوە، ئەوەی کە خەڵک ئەیناسێ لە ڕێگەی زاناکانمانەوە و دەستخەتی زاناکان و بەرهەمی زاناکانمانە و یا پیاوەسەکردە باشەکانی ئێمن کە کۆمەڵی ئیشی جوان و کاری جوانیان کردووە. جا ناسانی ئەمانەیەکێکە لە ئامانجەکان وەکێکیشە لە واجبەکانی سەرشانی ئێمە ئەمنەوەی کە ئێستا هەیە بۆی کە لە ئایندەیە ئەمە لە بیر نەچێتەوە و ئەو جودەی ئەوان و کۆشتەی ئەوانش تەوزیفی گەنجارێکی تێبی خەنەوە خزمەت نەتەوە و هەروەکایەکەی خۆمان پێویستە کا زوو لە خزمەت ژیانی ئەمانەیە بژین. ئەم پیاوانی کە ئێستا لە خزمەتیان ئاژین کەسایەتێکی گەورە بوون، چونکە توانیوانە ببنە سەنتەرێ نەتەنها بۆ میلەتەکەی خۆیان، بۆ زبانەکانی تر، بۆ عەرەب و بۆ کورد و بۆ فارس و حتا تورکەکانیش کاتێککە باسی ئەم زاناناکەی کەسیان بەلایەن و غەریب نییە کە باسی مامۆستا عەبدولکەریم لە تورکیاکەی وازانی هەر لەوێ لەدایک بۆ کاچی بۆ ئەزەر باسی مامۆستاکەی وازانی لەوێ خوێندوێتی. ئەمە بەڕاستی بەرهەمێکی گەورەیە کاتێک ئێمە جێگەی شانازیمان بێ خریجی حوجرەیەکی متەواضع، ئەو خریجە مەسەڵەن متەواضعانە ئەبن ئەو کارە پیاوەکارەتەرە گەورانە دیارەکە ئەو مەدرسەیەکی گەورە لە پاڵ مزگەوت هەبوو، خزمەتی گەورەی پێشکەشی ئەم میلەتە کردووە، بەڵام تا ئێستا ئێمە قەدرمان نەزانیوە و قەدیشیمان نەگرتووە بەڕاستی و دراش بەمەلا نەکردوێتەوە. بۆ یەکە ئەم بابەتانە بەڕاستی خزمەتێکی باشە و ناسانی ئەوەشە. جگە لەوەش ئێمە ئەزانێکێ لە نەخۆشی هەرە گەورەکانی ناو عالەمی ئیسلامی ئەم هەموو پەتەوازە بوون و جیاوازبوون و جیاکردنەوە لە یەکتر وای کردووە لەوەی کە
داخورانێک جۆرە لە داڕمانە جۆرە لە دژایەتی دروست بێ بۆ چووکە لە بەرەوەی بەرهەمی حوجرەکەم بۆتەوە ئەوانەی کە لە حوجرە تەخەڕوجەکەن بیرێکی فراوانیان هەیە زۆر دنیابینن واقعبینن و هەروەها بەلایەنێکی نورانی دەڕواننەوە ئایندا و هیچ کاتێک مەسەلەن لە بەرامبەرەکانیان بڕای خێران نادەن و تاوانباریان ناکەن و زۆر بە هێواشیش مامەڵە دەکەن بەڵاوانەیە کە خریجی حوجرەکانین خریجی تەنها مەدرسەکەیەکی پسکۆلەی یاخو مەسەلەن چەنگتبێکی تایبەتە دەبینی فتواکانیان زۆر سەریعا و ئێستا تەکفیر و تەفسیقی تێدایە بەڵام ئەلحەمدوللا بەرهەمی ئەمانە ئەم حوجرانە بەردەوام لە بیری ئەوە بوون کە یەک ڕاو دوو ڕاو سێ ڕاو چوار ڕاش ئەگەر کەسێک ڕوویداوێشتێکی لە ڕووداوێ هێشتا پەنجیان بۆ درێژ نەکردووە بە پێچەوانە و ڕێگەی و ڕێنماییە کردووە ئەم جۆرە بیرەوەکە لە بەرەوەی هاوسەنگی لە ژیانی کۆمەڵایەتی و لە ژیانی زانستی و لە ژیانی دینداریمان و لە ژیانی پەرستیشا دروستکە لەناو کۆمەڵگەی ئیسلامیە بۆیە ئەم عەقڵانە بەڕاستی گرنگی بۆ کۆمەڵگە و سوود لێوەرگرتنیان بۆ گەنجی ئێستا و بۆ ئایندەش یەکێکە لە هەرە پێویستیەکانی ژیانی لە هۆڵی ئوتێل داوا دیداری تایبەت بە ژیان و بەرهەمەکانی عەلامە مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس زانای گەورەی کورد و موفتی گشتی عێراق بوو نووسەر و شاعیر و ئەدیب و پێوێکی مەوسوعی بووە پێشکەش کرا کە کۆمەڵێک توێژینەوە و باس و خواسی هەمە زۆر کرا بەڵام لەوە گەورەتر یعنی مامۆستا زۆر لەوە گەورەترە کە لەم دیدارانە کە شتی زیاتری بۆ بکرێ بۆ نمونە کاتی ئەوە هاتووە کە زانکۆیەکی ئیسلامی کە پێم وایە هەوڵێکی وایە لە هەولێری پایتەخت بە ناوی عەلامە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس دابمەزرێت و هەروەها کۆمەڵێک بەرهەم و دەستنووسی هەیە کە پێم وایە لە بنکەی ژین مامۆستا حەمەد یوسف ڕاستپێراو کە شەنوکەی بکات و بەدادەچوونی بکە ئەو دەستنووس و بەرهەمانەشی بە چاپ بگەیەنرێت و بخرێتە بەر دیدی خوێنەران و من باوەڕم وایە مامۆستا زۆر شتی هەیە کە تا ئێستا نەبیستراوە نەبینراوە کاتێک مامۆستا دیوانی نالی و دیارە فەقی قادر و مەحوی ئەوانەی چاپ کرد و هەر یەکێک لەوانە زۆر گەورەترە لەوەی کە تێزێکی دکتۆرای پێوەرگری یعنی زۆر لە بەرهەمی کەسێک زیاترە کە پرۆفیسۆر بێت هەر یەکێک لەو بەرهەمانەی بۆ خۆی شاکارێکی گەورەیە کە لە دووتێ و قەبارەی زیاتر لە 800 لاپەڕەیە دیوانی فەقی قادر دیوانی مەحوی دیوانی نالی هیچێک لەو دیێڕە شارە بڵاو نەکراوەی لە وەصفی نالیە کە لە لای من هەیە بە خەتی خۆی ئاڵێ نالی لە لای من قەدری عالیە لەسەر ئەدیبان وێنەی والیە ساڵی 1976 لە سوێکی 12 دەی محەڕەمی 1390 کۆچیە بەڵاوی کردوێتەوە بۆ یەکێک ناردوێتی کە ئەو نسخەیەکی ئەو دیوانەی پێشکەش کردووە مامۆستا دەڕیج لە پاڵەوەی کە مفتی عێراق بوو شەرعزان و پێوێکی گەورە بووە لە بواری شەریعەت و ئاین بۆ هەموو سەرقاڵش زۆرترین کتێب و بەرهەم بەپێی ئامەرێکە لە لای من هەیە لە باشووری کوردستان یەکەم نووسەرە زیاتر لە 100 بەرهەمە کوردیەکان ئەگەڕێتەوە بۆ مامۆستای مدەڕیس لە دوای ئەویش عەلی سەجادیە 104 بەرهەمە کوردیەکان لە تادا پرۆزەی ئازادی عێراق ئەو دوانە نووسیوان ئەگەر بین لێکی بدەینەوە مامۆستای مدەڕیس و عەلی سەجادی و هەژار مکریانی لەوانەیە بڵێن 115 بەرهەمە کوردیەکان کە خەڵکێک ئەڵێن مەلاو مزگەوتشی کردووە ئەگەڕێتەوە بۆ ئەو سێ زانە کوردەکە هەرسێکشان مامۆستای ئاینی